نەگریم بۆ حاڵم لە داخی گوشی لەمسی ئەم شەعرە تازەم نووسی سڵام بابەگیان خاسی بۆچی هەمیشە کاسی ناوچاوت بۆ ترشاوە بابەگیان چی ڕوویداوە دەی جوابم بەرۆ بابە تۆسقاڵێ گوشی لابە تۆ بۆ بێدەنگی دایە ئاخر ژیان کەی وایە لە مەکتەب هاتوومە تۆ نیوەڕۆیە نیوەڕۆ نەچایی دیارە نەنان گوشی لابە دایە گیان مات و هیلاک و برسی دە بۆچی لێم ناپرسی مەڵێ هیچ ناچێتە گوێم ئەتکوژم گەر بسووتێم تاکەی منیش لە ترسا سکم بێشێ لە برسا هێندە بێهێز و کاسم تەمەڵی ناو کەلاسم بۆ نەگریم بۆ حاڵم ئابەم شێوەیە ماڵم ئەڵێم بابەگیان من کێم ئەڵێ بێسە ئەسووتێم تا ئەگا بە نیوە شەو کەس چاوی ناچێتە خەو پەرۆشە دڵ بەم حاڵە ڕاستە قسەی هەقتاڵە دەی ئیتر چۆن بخوێنم کتێب چۆن بلاوێنم شێواوە ڕۆژ و شەوم هەتا بێ دوا ئەکەوم شێواوە ڕۆژ و شەوم هەتا بێ دوا ئەکەوم